بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم مەجلیسەکەمان ئەگوێزینەوە و ئەچینە خزمەت کتێبی نایابی مەکتوباتی کاک ئەحمەدی شێخ کە یەکێک لە مەکتوبەکانیدا شعرێک ئەهێنێت و مامۆستای مودەڕیس شعرەکە ئەکاتە کوردی و بەم شێوازە ئەفەرمێ هەر کەسێ تاوێ لە خودا غافڵ بێ لەو کاتان نابێ دینی کامڵ بێ کاتێ کە غەفڵەت دامەزرا لە دڵ ئیسلام لەو دڵا ناگرێ منزڵ. ئەم هەفتەیە عەزیزانم ئەمەوێ باسی ئەو دەردە بکەم کە ئومەتی ئیسلامی گیرۆدەی بووە، دەردێک گەورە و بچووک، ملتەزیم و غێر ملتەزیم لە ئەمڕۆیە تووشی بوون و دەردەدارین پێوەی. دەردێک کە تا بینەقاقای ئەم ئومەتە هاتووە، ئەویش دەردی غەفڵەتە. ئیمان لەگەڵ غەفڵەتە پێکەوە لە دڵێکە نابێ کۆ بنەوە. غەفڵەت ئەو دەردەیەکەوە جەرگی ئومەتێکی بڕیوە، هیممەتی ناو ئومەتێکی کوشتووە. ئەچینە خزمەت قورئان، باشترین دەوایەک بۆ مرۆڤایەتی کە بریتیە لە قورئان بزانین ڕەب العالەمین کە لە چەندین ئاەتا باسی غەفڵەت ئەکا چۆن بۆمان باس ئەکا غەفڵەت لە چی، بێ ئاگایی لە چی. لە یەکێک لە ئاەتەکانە ئەفەرمێ وەلەقەد ذەرەئنا لجهنم كثيرا من الجن والإنس لهم قلوب لا يفقهون بها ولهم أعين لا يبصرون بها ولهم آذان لا يسمعون بها أولئك كالأنعام بل هم أضل أولئك هم الغافلون. زۆرێک هەیە لە جنۆکە و ئینسان جێگەیان دۆزەخە، ئەوانە دڵێکیان هەیە دڵەکە جێگەی تێگەیشتن نییە. زۆر کات ئێمە لە باسی عەقڵە تەسەووری ئێمە وایە کە عەقڵ لەناو مێشکی ئینسانایە، عەقڵی ئینسانەکان لەناو دڵیانایە. بۆیە ئاەتەکە ئەفەرمێ لەهم قولوب لا يفقهون بها، دڵیان تێناگا نەک مێشکیان تێناگا. فەلسەفەی ئیسلامی ئەبەو شێوازەیە کە عەقڵی ئینسانەکان لەناو دڵیانایە. یەکێک لە دکتۆرەکان کە 100 نەشتەرگەری گر کە دڵی ئینسانەکانی گۆڕی، ئەفەرمێ دڵی هەر کەسێکم گۆڕی عادەتی ئەو کەسە بۆ ئەو کەسەی تر ڕۆشت. چونکە عەقڵی ئینسان کە جەوهەری ئینسانە لەناو دڵی ئینسانەکانایە. خوای گەورە ئەفەرمێ ئەمانە دڵێکیان هەیە کە تێناگەن بە دڵەکانیان، چاویان هەیە چاو بەڵام چاوەکانیان نابینێ کوێرە لە ئاستی ڕاستیەکانە، گوێیان هەیە بەڵام نابیسێ و کەڕە. ئەوانە وەکو ئاژەڵوان بگرە لە ئاژەڵ خراپترن، ئەوانە خەڵکێکن کەوا غافڵن. ئەلێرەوە ئێمە دیدگایەک ئەکەینەوە بۆ تێگەیشتن لە معنای غەفڵەت. ئەبینی ئەم ئاەتە شیرینە کە باسی غافڵ ئەکات ئەیشبهێنێ لە ئاستی ئاژەڵ لە ئاژەڵ خوارتر. سید قوتب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەموو کاتێک کە چاو ئەنوقێن و سەیری ئەوروپا ئەکەم تەنها حەدیقەی حەیوانات دێتە پێش چاوم، و ئەزانم حەدیقەیەکی حەیواناتە هەر هەموو ئەم عالەمە بەناو یەکە ئەڕوا، چونکە دەستوری خودا ڕۆح و معنەویەتی ئیسلام لە ناویانە نابینم. مرۆڤەکان کاتێکەوە غافڵ ئەبن، ڕۆح و معنای دین لە ناخیانە نامێنێ، ئیتر گیرۆدە ئەبن، سەرگەردان ئەبن. ئاەتێکی تر ڕەب العالەمین ئەفەرمێ بۆ خەڵکی غافڵە ذلك بأنهم استحبوا الحياة الدنيا على الآخرة. هۆکاری غافڵبوونی ئینسانەکان خۆشەویستی دنیایە بەسەر ئاخرەت. زانایان ئەفەرمون چۆن مرۆڤێک ئەگەر دوو خێزانی هەبێ، ئەگەر مەیلی دا بە یەکێکیان لەوی تریان دوور ئەکەوێتەوە، بە هەمان شێواز دنیا و ئاخرەت ئەبەو شێوازەیە. ئەبێ ئینسانی مسلمان تەوازونێک لەو بەینا ڕابگرێ.
هەر کاتێ مەحەبەت و خۆشەویستی لە دڵتا زیاتر بۆ دنیا بوو لە ئاخرەت دڵنیا بە لەوە کە کەسێکی لە غافڵەکان خۆت بناسە بزانە لە چ پێگەیەکی غەفڵەتای غەفڵەت لە چاوەکانە غەفڵەت لە زمانمانە غەفڵەت لە دەستمانە غەفڵەت لە کردەوەکانمانە چەند کەسمان هەیە کاسبی ئەکا لە بازاڕە و غافڵە لە پەروەردەی مناڵەکان لە ماڵەوە غافڵە حکمداری ئەکا لە دینی خوا غافڵە لەگەڵ خۆیە لەگەڵ نەفسی خۆیە کە نازانێت چۆن بژی غافڵە مرۆڤ پێویستی بەوەیە چۆن خزمەتی جەستەی ئەکا بە هەمان شێوەز خزمەتی ڕۆحی بکە اینجا ئەم کەسە غافڵ نییە هەر کەسێک لە ئێمە کاتێک زۆر گرنگیمان بە جەستە زیاتردا لە ڕۆح ئارامی ڕۆح وامان ئەزانی لە ئارامی جەستایە ئەو کاتە ئێمە خەڵکێکی غافڵین زۆر ئاەتی تری قورئان باسی غەفڵەتیان بە درێژی بۆ ئێمە کردووە ئەو دوو ئاەتە لەوە ئەچێ بەس بێ لە خزمەتی قورئانە ئەمەوێ بۆ زیاتر تێگەیشتن لە باسی غەفڵەت بچمە سەر بەسەر هاتێک کە یەکێک لە طەبیبەکان وەکو مەشهەدێک پیشانی ئێمە ئەدات و ئەڵێت چوومە ناو سجنێکی زۆر گەورە هەموو جۆرە خەڵکێکی تیاو ئەڵێ کە هەر ئەوە نەچوومە ئەوێ ئەمویست دەوای خەڵکەم سیرم کرد مەجموعەیەکی زۆر لەم سجنیانە خواردنێکی باشیان لێ ناو مەشغوڵی خواردن ئەڵێ ئەنواع جۆر خواردنیان لەسەر سفرەیەک ڕازانبەوە خۆڵکی منیان ئەکرد ئەڵێ چوومە لای مەجموعەیەکی تر سیرم کرد ئەمانە لە خۆشی و شادێکی سەیران هەڵ ئەپەڕن ئاگایان لە هیچ شتێک نییە کە ئەنەما ئەمانە لە سجنان نین ئەڵێ چوومە لای مەجموعەیەکی تر بینیم ئەمانە سەرگەردانن بە حوب و خۆشەویستی ئافرەتەوە ئاگایان لە خۆیان نییە مەجموعەیەکی تر بە کاسپیەوە مەجموعەیەکی تر غافڵ بوون لە ترسا نازانن چی بکەن ئەڵێ هەموو ئەمانەم بینی کەسێکم نەبینی کە ئارام بێ تێبگاکەوە لە ناو سجنە ئەم مەشهەدە ئەگەر بێنین بۆ ئەمڕۆ بڕوا بکەن ڕەنگ ئەڵێ واقعی ئەمڕۆیە ئێمە هەر هەموو لە ناو سجنێکە ئەژین سجنێک کە ئیلا ئەبێ بەجێی بهێڵین ئێمە ئەگەر هەر یەکێک لە ئێمە پرسیاری لێ بکرێ پێ بوترێ ئەگەر تۆ لە سجنێکا بیت ئیتر ئەمری ئیعدامە بۆ دەرچوو بێت چەند ساتێکت ما بێ خەریکی چی ئەبی ئایا خەریکی خواردن ئەبی ئایا خەریکی پۆشاکانت ئەبی ڕێکیان کەی یان خەریکی دڵت ئەبی ڕێکی کەی خەریکی ڕۆحت ئەبی ئارامێکی پێ بگری ئێمە هەموو لەم دنیاەدا لە سجنین و هەمووش ئەمری ئیعداممان هەیە و كل نفس ذائقة الموت ئەبێ ئێرە بەجێ بێڵین بەڵام سەیرەکەی هەندێکمان مەشغوڵی خواردنین شەو و ڕۆژمان خستۆتە سەریەک فریای سفرەکانمان ناکەوین هەندێکمان خەریکی پۆشاکی جوان لەبەرکردنین هەندێکمان خەریکی گەشت و گوزار و سەیرانین ئەگەر ئەمڕۆ هەر یەکێک لە ئێمە بچێتە دەرەوەی هەڵەبجە تەسەور ئەکا هەڵەبجە کەسێکی تیان نەما بێ یان ئەنحای کوردستان کاتێک کە ئەگەڕێی ئەمە ڕۆژێکە ڕۆژی عیبادەت و ذیکر و جومعە و بەینەما دڵە غافڵەکان بێ ئاگا لەوەی کە هەموو موقعی مزگەوتەکان شکاتیان لێ ئەکا ئێمە ناڵێن کەس نەچێتە دەرەوە ئێمە ناڵێن کەس ئەوە نەکا بەڵام فەرزەکەی خوا نابێ پێشێل بکرێ ئەبێت چەند کەس هەبێ بێ ئاگا لەوەی کە ئەمرێ خەریکی خۆ ڕازاندنەوە و خۆ جوانکردن بێ چەندێکمان خەریکی ئەوە بین گەشت و گوزارکەین چەندێکمان خەریکی ئەوەین پارە پەیاکەین چەندێکمان مەشغوڵین ئەلهاکم التەکاثر رب العالمین ئەفەرمێ بە لەهویا بردوون بێ ئاگا بوون التەکاثر بابی تەفاعولە لە عەرەبیە یعنی زۆرکردن شت زۆرکردن لە بینی یەکترە من ئەمەوێ لە براکەم ماڵەکەم زیاتر بێ گەورەتر بێ سەروەت و سامانم زۆرتر بێ ڕئاسەت و مەسئولیەتم گەورەتر بێ ئیتر هەموومان پەلامار ئەدەین ئەوەی عاشقی پۆست بۆ شەڕی پۆستەکە کام پۆستە زۆر گەورە بی دەرێ داوای باڵاتر ئەکە ئەوەی کە عاشقی پارەیە هەرچی پارەی ئەم وڵاتەیە بیخەرە بەردەستی هەر هاواری زیاتر ئەکە ئەوەی عاشقی ئافرەتە کچانی هەموو دنیا بخەرە بەردەستی هێشتا هاوار ئەکە همو ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كي بهوش خوتانا ينوى أو كاتيك السرداني قوركان أكن مفسرين أفرمون زرتم المقابر دو معناه هي
يعني كسي مسلمان كتوسر قبران لغفلة الرأس لكي بأغاي خويا هوشيتو هندق فرمونا بهوش خويا نايتو هتاوكو أو كاتي حتى زرتم المقابر سرداني قورستان تانكر يعني بمردوي روشنا إنجا بأغاي نوا الناس نيام وإذا ماتوا انتبهوا خلشي خوتون كمردن أوجا بأغاي نوا إنجا لخوي غفلة الرأس لكين چەند گرنگە کەسی مسلمان ئەلەم سجنەیە تێبگا کە ئەمری ئیعدامی بۆ دەرچووە. ئێمە سجنێک بینین ئەمری ئیعدامی بۆ دەرچێ و خەریکی هەڵپەڕکێ بێ ئەڵێن ئەمە شێت بووە مەجنونە. خەریکی سفرە ڕازاندنەوە بێ هەمومان پێی ئەڵێن شێتە ئەمە ئاگای لە خۆی نییە. خەریکی خۆڕێکردن بێ جلوبەرگ و پۆشاکی و بەشی زاهیر و جەستەی ئینسان ئەڵێن ئەمە بێ ئاگایە غافڵە ئەمە شێت بۆ ئاوا ئەکا. ئەی ئەبێ بەخۆمان بڵێن چی کە لەم سجنی دنیادا هەمومان بێ ئاگا بەخۆمەوە کاتێک کە ئەم قسانە ئەەکەم بێ ئاگا لە دڵ بێ ئاگا لە مزگەوت بێ ئاگا لە دین بێ ئاگا لەو ڕۆحەی کە پێویستی بە خواردن هەیە. ئێمە هەمومان دەردەدارین ڕۆحمان دەردەدارە ناخمان تەپیوە و گەنیوە ئەمما خەریکی دیاردەی دەرەوەین هۆشمان لە دڵ و لە ڕۆحمان نەماوە. اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون. حساب كتابك ورد لإمروفا كان نزيق بوته وخواي قوراء فرمان نزيق بوته واقترب. أما إنسان كان لنا غفلته أقال لأني برشتيان كردوته أم حسابه أبيك سي مسلمان شن أقاي لو حسابك للرجان حسابي لقلا أكري أي عبد أوهم وناز نعمة بيدا آدي تشيد لكر لا تشيا سرف كر بچیە خۆت مەشغوڵ کرد ژیان لە چیا گوزەران لەگەڵ کێیا بووی کاتەکانت چۆن سەرفە کرد کێ هاوڵت بوو پارە و سامانت چۆن پەیا ئەکرد لە چیا سەرفت ئەکرد کێ پێغەمبەرت بوو پەروەردگاری تۆ کێ بوو ئەبێت جوابی عەبد چی بێ لە بەردەم ڕەب العالەمینە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنبیهمان ئەداتێ لە فەرمایشتێکە کە ابن حجر عسقلاني هنايتي وابن أبي الدنيا لكتابكاني خويا بياني كردوا موقعي غفلت من بو باسك لسي شوينا كسبحان الله سي شوينا كهرسيكي أمر إما بيوي جيرودين أفرمي الغفلة في ثلاث غفلة لسيشتا زور بالتركيز أجا تركيز بخينا سرسيان يكم عن ذكر الله إنسان كان لذكري خوا ليادي خوا غافلا شون ليادي خوا ذكري خوا كاتو وقتي نية هيج الرقرق لبردميان نية لشت قران بأتواني ذكري خوا بكي دزنيوجد نبي أتواني ذكري خوا يقور بكي راكشا بأتواني ذكري خوا يقور بكي موقعك دانان داوا توبتي لو شوينا ذكري خوا يقور بكي لهمو شوينا كان مطلقة أتواني ذكركي أما چنك من هي همو آدابكاني دين لذكر كان جيبك والله إنسان شرمزار به أم پیغمبر نازدار عليه الصلاة والسلام لجلو برغو پوشاكا لخواردنا لهمشتكا يكم الأذكار داناوا إيمج لذكركاني أو غافلين ظلما بستويتي لآستي ذكركانا. وحين يصبح الصبح إلى أن تطلع الشمس كاتكوا بربيان ديت هتاوكو خور هالدي أم نيوانا كاتي غفلت چەند کەسمان هەیە ئەم کاتەی زیندوو بێ چەند کەسمان هەیە ئەم کاتە غافڵ نەبێ. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زوو ئەخەوێ زوو هەڵئەسێ بەرەکەتی ئەم ئومەتە لە نوێژی بەیانیایە. ئەمما بەداخەوە ئێمە درەنگ ئەخەوین نوێژی بەیانی خەبەرمان نابێتەوە لە غەفڵەتین. ئەو بەینەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە هەمومان گیرۆدەین تایە. كمان هي أم موقع زندو كاتوا كمان هي لم كاتيكوا كاتي غفلة إنسان كان لغافل بونا أو ضلي لقى رب العالمين بيوز به خريك مناجاة إلهي به. وغفلة الإنسان عن نفسه حتى يركبه الدين. إنسان زوركات نفسي خوي بآقاءك غافلك قرزك هتاوك قرزك لك أبي لسري سبحان الله علي أمره. ئێمە بە تۆزێ مەعاشەوە غەڕابوو بووین هەمومان خەریکی قەرزکردن بووین دەیان شتمان هێنا بۆ ماڵەکانمان کە پێویستمان پێی نەبوو خەریک بوون ماڵەکانمان ئەڕازاندەوە بە قەرز
هتاوكو ارتكب الدين علينا نفسي خوما لا يذكردبو أفرمي أمس موقعي غفلتي إنسان كان لذكري إخوة دوين يجي بياني هتاوكو خوار هالدي إنسان كاتك وقرز كاتو جوانا داتي هتاوكو قرز كالك أبي لسري چەند گەورەیە هەردوو بوارەکەی غەفڵەت لە عیبادات و غەفڵەت لە عیسیان ئێمە ئاگامان لێبێ غەفڵەت لە عیبادات چۆنە زۆر کات نوێژە سونەتەکانت ناکەی ذیکرەکانت ناخوێنی ئادابەکانی دین جێبەجێ ناکەی ئەوە غەفڵەتە لە عیبادات هەندێک لە غەفڵەتەکان غەفڵەتە لە گوناه ئەو گوناهە ئەکەی غافڵ بووی گوێ نادەیتێ دووەم بەدوایە سێهەم بەدوایە ابن القیم ڕەحمەتی خوای لێبێ ابن القيم جوزي أفرمي أجر أتبع بزاني غافل يانا على ورد سيرك جوان سيري أمكر دويتك أجر جناهك كتكر لغفلتي عصيانة أجر جناهك كتكر والفتى بيه وقلت بو توبة لسري نكر بزانته لغفلة كاني جناهك كتكر توبة لسري نكر ضلت بشيمان نبو علماء أفرمون لعباداتها أجر بيتو شبك هتا بياني بخيو بياني بشيمان بي زۆر باشترە لەوەی کە شەو تا بەیانی شەو نوێژە کردبێ و بەیانی خۆت بە شتێکی زۆر مهم بزانی خۆت بە گەورە بزانی لە خەڵک پیا باشێک یەکێک لە مناڵەکانی کە هەمیشە ئەم شەو نوێژی ئەکرد و ئەویش زۆر کات هاوکاری ئەکرد ئەڵێ یەکێک لە شەوەکان پێوت وتی باوکە منی شەو نوێژ نەکەم وەکو تۆ تی فەرموو ئەڵێ کە شەو نوێژی کرد هەستی کرد لەزەتێکی زۆر گەورە ئەکا وتی باوکە ئەم لەزەتە گەورە لە شەو نوێژە هەیە بۆ خوشکەکانم بۆ دایکم خەبەر ناکەیتەوە بۆ ئەوەی ئەمانژی ئەم لەزەتە وەرگرن تی بریە ڕۆڵە شەو نوێژەکە نەکردایە و زەمی کەسێ نەکردایە کەسە بە ئاگاکان دڵیان بە ئاگایە لە هەموو موقعێکە لەسەر گوناه ئەوەستن بۆیە ئەم وتەی ئیبن القەیم زۆر گەورەیە کاتێکەوە غەفڵەت ئەوە نیە ئینسان گوناه نەکا نا گوناهت توش ئەبێ گوناه ئەکەیت بەڵام ئەگەر گەڕایتەوە لای پەروەردگاری بە ڕەحمەت تەوبەت کرد ئەوە ئەو کاتە بزانە دڵەکەت غافڵ نەبووە مۆری غەفڵەتی لێ نەدراوە بەڵام ئەگەر هاتو گوناهت کرد و گوێت نەدایە دڵنیابە لەوە کە کەسێکی لەوانەی کەوا غافڵی بێ ئاگای زۆر کات ئولفەت و عادەت مۆدێل و ها ئەکات کە ئێمە تووشی غەفڵەتکە عەزیزانم سێرکەن چۆن ئولفەت و عادەت تووشی غەفڵەتمان ئەکا شێخ بابا ڕەسوڵی بێدەنی کە لە عەبابەی لێ ژیاوە ئەفەرمێ هەموو کاتێ ئەی فەرموو دوعا بکەن کە گوناه و تاوان و عصیان نەبێتە ئولفەت و عادەت لەناو خەڵکە بەو خۆیە ئەگەر بەو عادەت من پێی نازانم بە ڕیشی سپیەوە ئەیکەم ئێمە ئەمڕۆ یەک کۆمەڵ مۆدێل دەورەی داوین هەمومان پێوەی مەشغوڵین مۆدێلەکانمان مۆدێلی دین نین ئاوەرە بە مەجلیسی ماڵەکانە بگەڕێ بزانە چەند مەجلیست هەیە کە باسی خوای تیا بکرێ باسی دینی رب العالمینی تیا بکرێ لە خزمەت سەڵەوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆبینەوە ئێمە کۆ ئەبینەوە بەڵام بە زەمی یەکتر کۆ ئەبینەوە بە باسی دنیا کۆ ئەبینەوە بە سیاسەتێکی بۆگەن کۆ ئەبینەوە کە باسی ئەکەین و نابڕێتەوە ئەمە نیشانەی غەفڵەتی ئوممەتێکە ئەمە نیشانەی غەفڵەتی گەلێکە کە هەستانەوە بەخۆیەوە نابینێ هەتاوەکو لەناو غەفڵەتا بژی علامەتەکانی غەفڵەت هەر کەسێ بەیانی کردەوە مشتاقی بەهەشت نەبوو بۆی بچێتە ناو بەهەشتەوە ترسی ئەوەی نەبوو کەوا بچێتە ناو ئاگرەوە زۆر ئەترسا لە مردن ئەوە دلیلی ئەوەیە کەوا تووشی غەفڵەت بوو کێمان هەیە نەترسێ لە مردن کێمان هەیە کە پێ بوترێ لەحظەیەکی تر ئەمری ئەم ئامادەسازی کردبێ هەمومان کۆمەڵی قەرزی زۆر بەسەر شانمانەوە قەرزی خەڵکی لە غەیبەت لە ڕووی معنەویەوە قەرزی جوێندانێک و بوهتانکردنێک و قسەیەک و دڵئێشانی موسڵمان و هەتا دوایی لە ڕووی معنەویەتەوە قەرزە مادیەکانیش بابوەستێ کەڵەکەی کردووە لە سەرمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ هیچ کەسێک لە ئێوە ئیمانی نییە ئیلا کاتی ئێوارە خەوت ئەبێ وەسیەتەکەی لە پەنای سەریان نووسی بێت و دای نابێ ئەمە کەسی بە ئاگایە ئەمە کەسێکە کە شەو ئەخەوێ چاوەڕێ ئەوە ناکە بەیانی کاتەوە کە ڕۆژی کردەوە چاوەڕێ ئێوارە ناکە ئای چەند گەنجمان هەبوو هیوایەکی زۆر گەورەی هەبوو ئەمما خۆی و هیواکەی چوونە ژێرگڵەوە ئێمەش هەر یەکێک لە ئێمە دەرگایەک چاوەڕێمان ئەکا کە دەرگای گۆڕە پێویست ئەکا ڕوو بکەینە ئەو دەرگایە بزانین چیمان بۆ ئامادە کردووە چیمان بۆ ئەو سەفەرە دوور و درێژە پێ ئەبوو ذەڕی غیفاری
فەرمووی تخوا دنیاکانتان بکەنە دوو مەجلیسێ باسی دینی تیاکەن مەجلیسێکیش هەتا ئەتوانن باسی دنیای تیاکەن گرفتمان نییە ئێمە گرفتمان لەمایە ئێمە بۆیە کاتێ غافڵین مەجلیسی قیامەتمان نەماوە هەمووی باسی دنیایە فەرمووی تخوا درهەمەکانتان بکەنە دوو دانە درهەمێکیان بۆ دنیاتان سەرف بکەن بە کەیفی خۆتان درهەمەکەی ترتان بۆ ئاخرەتتان بێ بۆ ڕۆژی زیندوو بوونەوە محاسبە لە بەردەم ڕەب العالەمینا بێ فەرمووی خەڵکی نەهەی هاوار چیە ئەبینم کۆمەڵی بینا دروست ئەکەن کە تایە ناژین بینای قەبر کە تایە ئەژین کە بەرەو ئەوێ ئەڕۆن هیچ گرنگێکی پێ نادەن چی ئەتان بینم هەر کۆ ئەکەنەوە شتێک کۆ ئەکەنەوە کە نایخۆن شتێک کۆکەنەوە کە بیخۆن کە ئەوش ئەعمالی ئینسانە کە ئەگەر کۆت کردەوە هەتایە کاتێکەوە لە دەواازەی گۆڕ و لە سزی ئەم دنیا ڕزگارت بوو هەتا ئیسفادە لەو ئەکەیت و ئەو ئەخۆی کۆتا قسەم عیلاج بۆ کەسی غافڵ چییە ئەمە دەردەکەی باسمان کرد ئەی دەواکەی کامەیە یەکەمین دەوا ئینسانی مسلمان هەر کاتێ ذیکری ڕەب العالەمینی زۆر کرد دڵنیا بن لەوە لە غەفڵەت ڕزگاری ئەبێ لە کاتی خەوتنە لە کاتی هەستانە لە کاتی خواردنە لە کاتی تەوابوونە کاتێکەوە ئەچیتە سەر ئاوجل و پۆشاک لەبەر ئەەکەی دەیتە مزگەوت دەڕۆیتە دەرەوە ئەچیتە بازار لە هەموو شوێنەکە کاتێکەوە ئیلتیزامە کرد بە ذیکری خواوە دڵەکەت زیندوو ئەبێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە فەرمایشتێکە إن الشيطان واضع خطمه على قلب ابن آدم شيطان لوتی گیر ئەکا لە دڵی کەسی ئیماندار ئەی خاتە سەر دڵی ئەگەر ذیکری خوای گەورەی کرد دوور ئەکەوێتەوە لەو دڵە ئەگەر ذیکری نەکرد کونی ئەکا دڵی ئەچێتە ناوەوە بۆیە دائیمە ذیکری ڕەب العالەمینی زۆر یەکەمین چارەسەرەکەوە لەو غەفڵەت و لەو بێئاگایە قوتارمان بکە دووهەمین التەنەزه عن الذنوب زۆر ئەبێ خۆمان پارێزین لە گوناه خۆمان پاککەینەوە لە گوناه ناڵێن گوناه نەکرێ ئەکرێ بەڵام خۆت پاککەرەوە لە گوناه کێمان هەیە نوێژی تەوبە بکە کاتێککە گوناهی کرد دڵی بشڵەقێ بجوڵێ هاوارکە لە بەردەم ڕەب العالەمینە پەروەردگارە عەفوم کە عەبدێکم گوناهم کرد دڵی خۆم ڕەش کرد ڕووی خۆم ڕەش کرد خوایە بەڵام دەرگانەی تۆ سپیە هاتوومەتە بەردەمی خوایە پاکم کەرەوە ئەمە زۆر گەورەیە کە یەقزەتێک ئەدا بە دڵی ئینسان و ئینسان زیندوو ئەکاتەوە سێهەمین دانە لە عیلاجەکان بریتیە لەوەی کە کەسی مسلمان لەگەڵ کەسی ساڵحە هاوڕێیەتی بکە گەنجە بەڕێزەکان پیرە عەزیزەکان المەرء على دین خەلیله هەر کەسێک لەگەڵ کێیە بژی لەسەر دینی ئەو کەسێ لەگەڵ کەسی دنیایە ژیای تۆ دنیاییت لەگەڵ کەسی دینیە ژیای تۆ دینیت لەناو مزگەوتا بژی هەز بە ئارامی ئەکەیت لە دەرەوەی مزگەوت بژی هەز بە نائارامی ئەکەیت لەگەڵ ئەهلی بازاڕە بگەڕێ هەمیشە باسی گرانی و هەرزانیە وەرە لەگەڵ ئەهلی دڵا بگەڕێ کاتێک ئەبینی هەمیشە باسی ئەوەیە کام دڵ چاکە و کام دڵ خراپە کام دڵ پەیوەستە بە ڕەب العالەمینەوە و کام دڵ گەنیوە بە کەڵکی بەهەشت نایە کام دڵ سوژدەی بردووە لە بەردەم ڕەب العالەمینە کام دڵ سوژدەی نەبردووە رب العالمين أفرمي ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا نجي إطاعي كسيكي كدلي بآقايا لأيما رب العالمين أفرمي واتبع هواه وكان أمره فرطا شوين هوا آرزوي كوتوا هر كسي كدبيني شوين هوا آرزوي كوت أو مستحقها ولايتي نية أو جي أونيها ولايتي لقلا بكري قرنقا إيمي مسلمان بۆ ئەوەی لە دەردی غەفڵەت نەجاتمان بێ دەست بگرین بە عیلاجەکانەوە ذیکری ڕەب العالەمین زۆر بکەین لە گوناهەکانمان زۆر پەشیمان بین بگەڕین لە کوێ ساڵحێکمان دەستکەوت لەگەڵ ئەوە هاوڵایەتی بکەین لعل ڕەب العالەمین پەردەی غەفڵەت لەسەر دڵمان ئەدڕێنێ و دڵمان بە نور و ڕووناکی قورئان زیندوو ئەبێتەوە جارێکی تر داوا ئەکەین ئەڵێن پەروەردگارە ڕەحم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا ڕەبی خوایە دەرگای غەفڵەت لەسەر دڵەکانمان یا ڕەبی خوایە دابخە یا ڕەبی خوایە دەرگای بە ئاگایی و ذیکری زۆر لەسەر دڵەکانمان بکەرەوە خۆشەویستی و مەحەبەتی ئەم دینەی خۆت یا ڕەبی خوایە لە ناخمانە بچەسپێنە خوایە ئێمە گوناهانێکی زۆرمان کردووە بە شەو و ڕۆژ تەنها هانا بۆ لای تۆ ئەهێنین خوایە لەو گوناهانەی کە کردومانە لێمان ببورە گوناهە ئاشکراکانمان عەفومان بکە گوناهە پەنهانەکان کە کردومانە عەفومان بکە لە گوناهە بچووکەکانمان ببورە لە گوناهە گەورەکانمان ببورە خوایە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی یا ڕەبی خوایە خزم و ئەقریبا و دراوسەکان
من ببورە یا ربی خوای لە گوناهی هاوڵ و خۆشەویستان برا و خوشکانمان ببورە یا ربی خوای داوای لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەزەمە ئەم مسلمانانە ڕویان کردوتە ئەم ماڵەی تۆ یا ربی خوای دەست بۆ کەس بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ هانا بۆ کەس ناهێنن بۆ تۆ نەبێ دە یا ربی پەروەردگارە دوعاکانیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.